خۆشەویستانی پرۆگرامی سیکەس سڵاوتان لێبێت. ئەم جارەیان گەڕانەوەلاتان بە کۆمەڵی پرسیاری جوان. ئەو خەونە چییە کە ناتەوێت هەرگیز بیبینیت؟ ئەو خۆنەی قەت نامەوێت بیبینم. جارێککە زیندانی بکرێمەوەوانە 4 ساڵ. خەوەکانی من کۆمیدین. سەڵدامێکی تر ببین. ناخۆشی خەڵک لە خەوما ژنەکەمم تەلاق داوە. خەون ئایان مەسەن کە خەون ببینم. وڵڵاهی مەرجی خۆشەویستان خۆشەویستێکی خۆم لەدەستم. زۆر لە دەستانی ئەوە ترسم، یعنی هەتا بە خەویش نامەوێت بیبینم. مەرگی هاوسەر و مناڵەکان و دایکمە. دیسانەوە گەڕانەوەی بۆ سفر. لە دەستدانی دایک. نادات پەروەری. مەرجی کەسە عەزیزەکانم ببینم بەڕاستی. وەڵام مردنی ئەو عەزیزانم هەم خەونەکی ناخۆش حەز ناکەم بیبینم. مەرگی ئازیزانم ببینم. بچمەوە ژێر دەستی تورک و عەرەب. وەڵڵاهی خەونی ئەسیری دیلیە. نامەوێت دەوڵەمەند بم. ئەو خەونە چییە کە ناتەوێت هەرگیز بیبینیت؟ ناخۆشی خەڵک بە من بی هیچ خەونەکی نەبینم، زیرانەکەم ئەمری خوای کردبی یان یەکێک تووشی مشکلەتی هاتەبی، حەز ناکەم لە خەونی وها نەک لۆ خۆم لۆ خەڵکیت کەش. بڵێم ئەو خەونە ئەبێ چی بێ؟ من تەنها خەونێکم هەیە کە ئەمەوێ قەت نەیبینم، ئەوەیە ئەڵێم خوا ئەوەنە تەمەنم باتێ 2 کوڕم هەیە، ئەو 2 کوڕم بگەێنمە ئاستێک کە پێویستیان بە من نەبێ، لە دوایەوەشە کە خەوی مردن ببینم زۆر ئاساییە بەلامەوە. بۆ نمونە من زۆر کەم خەوە بینم، زۆر ینی هەموو نوع خەوەکان زۆر کەم خەوە بینم. بیشی بینم چرکەیەکە، بەڵام تەمان خۆزگە ناتوانم بڵێ سەر بەڵام خەوم بینیە و ناخۆش بوو ئەمانە، بەڵام جارێکیان خەوێکم بینی لە خەوما ژنەکەمم تەلاق داوە. ئەو خەوە زۆر درێژ بوو. ئەم بۆ باشم بۆ تەلاقم داوە، من چیم کردووە تا جیابمەوە لە پشتی خۆم، یا ئەو چی کردووە؟ ئەو خەوە خۆزگە قەت نەبینمەوە. نامەوێ وەلەوە مە سونەتی حەیات و ژیانە و بەداخەوە تا بمێنین شتی ناخۆشیش ئەبینین و ئەبیستین. شتی ناخۆش زۆر ئەگەر باسی کەین، بەڵام ئەوەی نامێ ببینم نامێ بە خەونیش مەرگی ئەزیزەکانم ببینم. من لەخوا بە زیاد بێ ئەوەندە ویژدانم وەکو ئەڵێن بە عەرەبی مرتاحم کە سەر ئەخەمە سەرسەرینەکە بدوای 10 دقیقە خەوم لێکەوێ بە دەگمەن خەونی ناخۆش ببینم. خەون زۆرە، بەڵام ئەو خەونی کە هەرگیز نامەوێت بیبینم مەرگی هاوسەر و مناڵەکان و دایکمە. خەو وەڵڵا حەز ناکەم خەو بدوینم، حەزەکەم خوای گەورە خەو لە چاوم قەوێ خۆم بخەوم، بەس سێرەکەی وەنە قەلەقین سێرەکەی پشتمان تێدەژان، زگمان قۆڕێتیە بلملمان ژانەکە. وڵا ئەو خەونانە کە حەز ناکەم ببینم، حەز ناکەم مەسەڵەن خۆشەویستێکی خۆم لەدەستم، بۆ نمونە دوور بێخوایە دایک باوک کەسێکی خۆشەویست شتێک کە ناخۆش بێ بەڕاستی لە ئەوەی کە لە ژیان پێت خۆش نەبێت و لە خەونێک کابینی کارەساتێک بێ یا کوشتنی کەسێک بێ یا ینی کارەساتێکی گەورە بێ یان شتێکی ناخۆش لە ژیانە، ئەو شتانە بەڕاستی حەز ناکەم بینی. ژیانی خۆم کە تای بێ پێش ژیانی ینی پێش هیچ ئەزیزەکەم نەکەم، هیچ خۆشەویستێکم نەکەم. ژیانی خۆم پێش هەموو کەس کۆتایی بێ، ئەوە دوای منە. لە ئەوڵیش پێم وتی زۆر لە دەستدانی ئازیزەکان مەترسم، زۆر لە دەستدانی مناڵەکانم، دایکم بە تایبەت، یعنی دایکم هەموو ژیانیمە، زۆر لە دەستدانی ئەوە ترسم، یعنی هەتا بە خەویش نامەوێت بیبینم. 2 کەسان لە ژیان زۆر ئازاریاندا، من قەت حەز ناکەم لە واقع لە خەیاڵش و لە خەونیشدا بیان بێ. وەڵڵاهی حەز ناکەم، یعنی هەندێک خەونی ناخۆشەیە بیبینم، چکە من خەونی بە دەگمە دەبینم، بەس ئەو کاتە بابرێن لە ناو 4 ساڵ 5 ساڵ خەونێک دەبینم، خەونەکە دەبتە ڕاستەقینە. دیسانەوە گەڕانەوەی بۆ سفر لە دۆزی کووردە. نادات پەروەری حەز ناکەم بیبینم. ئەوەیەکی لە خەونەکانە کە دەمەوێ بەدی بێت. لە خەونێک کە ببینم یەک لە ئازیزەکانم مردینە یا تووشی ئازار و خەمەکی زۆر بووینە، ئەوە هەرگیز حەز ناکەم ببینم. حەز دەکەم مەرگم پێشمەرگی مناڵەکانم کەوێ، ینی جارێکی کە مردووی ئەزیزێکم نەبینم. لە دەستدانی لە خەوی شابێ
لە دەستدانی ئازیزێکە بە دڵنیایەوە یاخوا نەک من هەر کەسەوە نەک بەڕاستی یار بە خێویش کەسەوە نەبینێ وەڵام مردنی ئەو عەزیزانم مانەی کەماوە ئەوانم ڕۆی لەدەست نامێ بیبی وڵای ئەو نەهامەتیانە ئێمە زۆر جار ڕائەچڵەکێن ینی ئینسانی کورد ئەو کارە ساتانە بەڕاستی وەختێک سێرەکەی بەیانی خەبەرتە بێتەوە فڵا ئەو شوێنە داگیر کرا ئەو شارە کەوتە دەست دوژمن ئەو خەونە ناخۆشانە بەڕاستی ئەوە بووەتە وەکو کابوسێک دائیمەن نامێ بیان بینم هەموو خەونەکی ناخۆش حەز ناکەم بیبینم لەبەرەوەی خەونی من دەبتە ڕاست زۆر کارە ساتم لە خەونی وەچی دەبینم ئەگەر خەونەکە خراپ و خەومێ ناکەویت حتا ئەو شتە دێتە دی من وەچی سەرخۆشانم جێش دەبم جارێکتر نامەوێت مەرگی ئازیزانم ببینم بە تایبەتی دوو کچەکەم نامەوێت ینی تکا لە خواکەم من بمرم ئەو دوو کچەمی تر بمێن ناتوانم جارێکتر تەحمولی ئەوە ناکەمەوە من خەو زۆرە بینم خەوەکانی من کۆمیدین ئەوەی کە نامێ بێتە دی ڕۆژێکەوەیە کە من لە شوێنێکی بەرزەوە بفڕم زۆربەی خەوەکانی من زۆر کۆمیدین زوربەی بەسەر دیوارێکی زۆر بەرز ڕوومەکەومە خوارەوە یان لە پڕ بەرزەبمەوە هەنگاوێکە نێم هەنگاوێکی بەرز سیرەکەم لەسەر و عامودەکانەوە یعنی تەمە ناکەمەوە نەبێ بەڕاست زۆر زوو ینی لە ساڵێکە 6 جارە و خەوا بینم مێدوارمەوە نەبێ بەڕاست بۆی نەکەمە خوارەوە بمرم وڵی خەونی ئەسیری دیلیە زۆر زارها دەکەم دەبینم ئەوە دیسان دیل بوویمەوە چەند زار ئەو خەونم دیتە ئەو خەونانەی کە مەسەلەن لە ناو خەوەکەی هەر غارە لێ هەلە جێ خۆتی مەزن ئەوەی کە بە دووت کە دەدگاتی ئەوە شتەشی زۆر ناخۆشە ینی ناڵێم بە درێژای ژیانم هەر تووشیاتیمە بەس ڕوویدا زوو ببینم واللهی خەونی زوو خەونی ئینسان زۆرە هەموو خەونەکی خۆش حەز دەکەم بیبینم و ئەگەر بە خۆشی بێتە دی وڵای خەوی خۆش پیا و حەزەکە زووزووی لە هۆلۆت ئیش بکەم با موداکم لە خێر ببین فەقیر و هەژار لە شارەکەمان نەمێنێت فلیم حەزەکەم بەردەوام بم و ناوێکی زیاترم هەبێت من دایکم زوو ئەبینم حەزەکەم زوو بیبینم یەک وڵاتی گەورەی سربەخۆی کورد ببینم حەز دەکەم ئەو هەموو ڕۆژە خزمەتی هەموو خەڵک بکەم ئەو خەونە چییە کە حەز دەکەی زوو ببینیت ئەو خەونەی حەز دەکەم زوو ببینم حەز دەکەم خەڵکی لە خۆشی ببینم یعنی ڕووداوە گوبی هەموو خەڵکە کەیفی پێبێ و خەونیشم ئەوەیە منداڵەکانم پێڕا بگەن یعنی خەونی وها ببینم منداڵەکانم پێڕاگەیشتینە تەفسیرێکی جوانی هەبی حەز دەکەم بابرێن هەرێمی کوردستان ئێمەش وەکو وڵاتە بینە وڵاتێکی سەربەخۆ زۆر عەزیلیەکەم لەبەرەوەی ڕوحێتەکی نیشتیمانیم هەیە زۆر حەز دەکەم دایمە حەز دەکەم کاری هونەریم هەبێ لەبەرەوەی هەموو کارێکی هونەری لە لای من عەتایەکی جوانایی بەخشید با موداکم لە خێر ببین زۆر حەز دەکەم هەرچەندە بابم زوو دەبینم دا بەڵام حەز دەکەم هەموو شەوی خەونیان پێوە بین خەونێکە من حەزەکەم بیبینم ڕازگویانەوە یەک وڵاتی گەورەی سربەخۆی کورد ببینم حاکمێکی عادیلانەی کورد ببینم یاسایەک ببینم لە نێو کورداکە جیاوازیەک نەکە عەدالەتێک بێتە کایەوە ئێمەش وەکو نەتەوەکانی دنیا ببینە نەتەوەیەکی سەربەرز و ئاسوودە و سەرفراز و نەک ژێردەستی سوکترین نەتەوەی دنیا بین و چەوسا و هەروە نەتەوەیشی ماڵوێران و بێخاک و بێنیشتیمان بین و داژی کرابین ئەوەی خەونی منە خەونی کوردستانێکی گەورەیە حەزەکەمەوەی لە دڵمایە مەسەن کارێکی کە منەمێ پێی بگەم ئەگەر بەڕاستیش نەتوانم لە خەویشتا بێ بەڕاستی زۆر نەک من هەموو ئینسانی و مرۆڤێک دڵی پێخۆش بێت هەموو کەسێک تەمەنای ئەوەکە خۆ بتین ئەو خەونێک کە حەزەکەم بەردەوام دایمە حەزەکەم ئەگەر کوڕەکانم وەگە کچەکانم مناڵەکانم بەردەوام لە خۆشییا بن و بەبێ مشکیلە بن وڵای دیارە هەموو تاکێکی کوردیان ئێمە بەڕاستی چونکە بڵێن خاوەن هەرچەنە خاوەن ئاڵایمە خاوەن دەوڵەتی خۆمان بین ئەوە خەونێک گەورەیە ینی بە تایبەتی لە هونەرەکەی زۆر ڕەنگ نەداتەوە ینی نەبوونی دەوڵەت وای کردووە هەموو شتێکمان خەڵکی تر خۆی بکاتە خاوەنی یعنی بۆ نمونە ئێمە لە مۆسیقا لە مەقام و لەو دام و دەستگا و هێنە هونەریانە زۆر شتێ ناوەکان کوردیە کە چیڵێن وڵا ئەوە مۆسیقای فارسیە ئەوە هی تورکیە و سوورە زانی کە هی خۆشمانە و
ئەگەر ئێمە خاوەنی دەوڵەت بووینایە هەر لە 100 ساڵی پێشوە ئەمانە بە ئاراستێترە ڕۆیشتن هەموو چمکەکانی ژیانی ئێمە لە هونەرەکەی خۆمانەوە بۆ دنیا ئەڕوانین. وڵی مناڵەکانم زۆر حەزیان لە دەروی وڵاتە چکە هەستەکەم لەوێ مستەقبەلیان ڕوونترە حەزەکەم ئەو خەوەم بێتە دی کە لەگەڵ مناڵەکانمە ئیتر لە ئەوروپا بێ لەر شوێنی ئەوان دڵیان پێخۆش بێ بتوانن درێژە بە خوێندنیان بن شادێکی باش بەدەستبێنن حەزەکەم لەگەڵ ئەوانە لە پارکێک بین لە دەروێ وڵات. سەفەرە ئارێ بە خودای جار هەیە دەبینی بەناو وڵاتێکیدا دەڕۆی بەناو شارێکیدا دەڕۆی هەر نهایەتی نییە دوای هەڵدەستی دەرێ ئەی ئەوە چووە زۆر زار وەڵڵای و هەم کردیە دەبینم لەناو شارێکی دەڕۆم ئەوەندە خۆشە و هەموو تڕم بێر دێ و دەڕوا عالم دێ ئەمش لە ناویان دەڕۆم ئەوەندە دڵم خۆشە و دوای هەڵدەسم دەبین ئەو لەناو جێی نستیم وڵا خەونی خۆش هەر خۆشە ئیتر ینی هەموو شتە خۆشانێکە حەزەکەی ئینسان پێی دڵی پێخۆشە بێ حتمما پێخۆشە لە خەوندا مثلەن بیبینێت زۆر زار تۆ مثلەن لە خەون سواری سیاریش زۆر جوان بوویت مثلەن یا لەناو دارستان و باغ و باغاتێکی زۆر جوان دانیشتوی تو لەگەڵ خۆشەویستەکەت ئیتر ینی من خەو نەبین وەکو هونەرمەندێک بڕۆم خەڵاتی گەورە وەرگرم بەتوانم بەس ئەوەی خۆنە قەت نایبینم چۆ لە ماشەڵڵا ئەوە ئەکتەری باش و خەڵکی بەتوانامان ئێمە ناگەن بۆ حاڵەتە خەونێمە کورد بێ بە خاوەنی کللتوری خۆی خاوەنی هونەری خۆی پرۆژەکانی بێتە ئاستێکەوانێ چۆن ئێمە سەری هەموو کەناڵەکانی دنیاکەین ئەوان سەری ئیشەکە کوردەکان بکەن خەونی مێ پیشەسازی سینەمە لە وڵاتدا دروست بێت وڵا ئەو خەونانەی حەز دەکەم ببینم حەزەکەم خەونێ ببینم کە بێتە دڵخۆشی خۆم تایبەت بێ بە ژیانی خۆم و خۆشی ژیانی خێزانەکەمە هەم براکانم هەم دایکم هەم کە سوکاری هاوسەرەکەم بۆ هەمومان وڵی ئێستا خانوم کردە تاوانە بە خۆخە من زیوڕ نایەوە وڵی ئەوە سەر خەون زۆرە کە حەزەکەی شتێکەکەی بیبینی بەڵام ئیتر هەندێک جار هەیە ژیان واد لێکا کە هەندێک شت هەیە لە بیریکەیت یعنی هەر خەونی پێوە نەبینی خەونی کەسێکەیە زۆر گرنگە زۆر گەورەیە لە زۆر پیرۆزەرە لە حەزەک بخۆ ئەگەر هەموو شێژ نەبێتن شێوێک ناشێوێک خراپ نیە خەونم زۆرە نازانم وەکو من بەتاڵ دەکاتەوە حەزەکەم خۆ بە ڕەحمەتیەوە ببینم بزانم چی هەبوو بەجێی بێڵێ چکە هیچ قسێکی نەکرد کاتێک کامری خۆی کرد لەبەر بەتەمای مردن نەبوو حەزەکەم وەسێت بکە وەسێتەکان بڵێ بەخۆی تا ڕادێک 100% نە بەڵێ بەڵێ هەیە بەڵێ تا ڕادەیەک تا ڕادێ زۆریش نە بەڵێ من شخصی خۆم نە بەخوا زۆر نا بڕام بەوە هەبوو زۆریش نەخەر بە هیچ شوێک الرؤيا الصالحة وبيغمر قوتي صلى الله عليه وسلم بەڵێ وەڵاهی زۆر نا حتمما نەوەڵە بەڵێ زۆر باوەڕم پێێتی باوەڕت بە لێکدانەوەی خەون هەیە؟ واللهی ئەمن یان ناتانم لێم باوڕم هەیە 100% یان نیتم بەڵام ئەمن 2000ەکان ساڵی 2001 بوو خەونەکەم دیت خەونەك بوو ینی غارم دەدا لە ناو قڕوچڵکاوە چی بوو نەمدەتانی ینی غاردەم بە جوانی ئاوڕشم دەداوە خەڵکەکی زۆرم لە دوو بوو دوایە لە ناکاو کە بەر بوومەوە چلکاوەکە ڕاست بووە قیڕەشی خۆش زادەشی خێر کە سرم بڵند کرد کابرایەک بە گۆچار ڕاوەستا بوو کابرایەکی زڵکی سپی لەبەر بوردێنی سپی گوتی هەستەوە کوڕم هەستەوە بڕۆ ڕێت خۆش بوو لەمەوە پاش ئەمیش گوتم ئەخەوانە لە دوو من گوتی ناتگەنێ ئیدی ئەمن ئەو یعنی خەونەکە یەکەم جار وشتی وا بینم چوومە لای کابرایەکی زۆر بەدیم بوو
خوا عفوی بکە ئێستا ئەمری خوای کردیە گوتم مامۆستا شتێکەوە هەیە گوتی خوا بە خێری بژێڕی کوڕم ئیشاءڵڵا لە دوا ڕۆژ خەڵکەکی زۆر ئەتوی دەناسی ئەوەندەی بە من گۆ فعلەن پاش 2003 ئەوانە کە هاتیینە ناو بلێن ئیشی سیدی ئەوانەمان کردو یعنی وردە خەڵکەکە ئەمی ناسی یعنی قسەی ئەو کابرای هاتە جێی دیارە خەونەکە تەواو بۆ لە خەونە هەندە خەونەیە دەلێ بەتاڵە هەندە خەون هەیە تەواوە دیارە خەونە تەواوەکە بۆ نازانم والله ئەعلەم یعنی من زیاتر پشت بە تێڕوانینەکانی فرۆی دەبەستم زیاتر ئەو خەو دەگەڕێنێتەوە بۆ حەز و ئارۆزەکانی قۆناغی پێشتر کە بە دینە هاتووە و مرۆڤ خەونی پێوە بینێ یان ئەو شکستانەی ژیانی ڕۆژانە کە لە ژیانتە هەیە تەنانەت سەرکەوتنەکانیش کە لە ژیانتە هەیە تەنانەت ئەو کەسانەی خۆشت دەون لە ژیانتە هەیە هەموو ئەوانن دەبنە خەون بەڵێ بۆ قورآن باز دەکرا باسی یوسف پێغەمبەری دەکات سەلامی خوارد بەڵام ئەتو ناوی ژیانی خۆت هەمووی باوێ سەرخەون یعنی یوسف لە هەموو تەمەنی خۆی دوو خەونی لێگرایتەوە دوو خەون سێ خەون یەکیان خەونی ئەو دوو نەفەرەی لەگەری بوون لە سزن یەکیش خەونی